ئێستش وەکو جاران قاچاقی بەردەوامە، یعنی کێشەکە ئەوەیە ئەمە هاوڵاتی نایکە، ئەمە بەرپرسی ئاسایش نایکە، یعنی بەرپرسی ئاسایی لووتکەی دەسەڵات لە وڵاتە بەم کارانە هەڵەسێن، واتە ئەم گەندەڵیە شۆڕ نەبووتەوە بۆ دامەزراوەکانی خوارەوە، وەزیریش ناتوانێت بیکا، بەڕێوەبەری گشتیش ناتوانێت بیکا، بەڵکو لووتکەی دەسەڵاتە لە کوردستانە کە ئێستا بۆ نمونە هەر وەزارەتی کشت و کاڵ نووسراوی کە هەیە ئەڵێ مریشکی بەستوو قەدەخەیە، لە ئیبراهیم خەلیل بە 8,000 دۆلار داخڵە بێ، لە باشماخ بە 3,000 دۆلار داخڵە بێ، 3,000 دۆلاری باشماخ بۆ خەزانەی گشتی دەوڵەت نییە، بەڵکو لە خەتی ئاساییشەوە داخڵی. ئایا ئیرادەیەک هەیە ئەمانە ڕاگرێت بۆ ئەوەی داهاتی حکومەت زیادکە؟ ئەمە خەڵک نییە، 3-4 کەسن لووتکەی دەسەڵاتن لە هەردوولا قەرار بدەن ڕێکەکرێتەوە. مەترسیەکی تر ئێستا دروست بووە خراپتر لە خاڵە سنووریەکان و بە ئاشکرایە ئێستا لە بازگەکانە، لە بازگەکانی بینی زۆنی زەرد و سەوزە لە چەندین مەواد پارە وەرەگیرێ یا ڕێ ناگرێ بێ، سەر ڕێگە نادرێت جگەرە لە سنووری سلێمانیەوە بێ بۆ هەولێر و دۆک و بە پێچەوانەوە مەگەر تەنسیقا بێ بۆ هەر کارتۆنێ 20 دۆلار بدەیت. ئەمە بۆ مەشروبیش ڕاستە، بۆ مریشکیش ڕاستە، بۆ تووتنی نێرگەلەش ڕاستە، واسەیەدە لە بینی زۆنی زەرد و سەوزە وەڵای گومرگیش نییە، چکە گومرگە بێ بۆ دەوڵەت بێ، لە بری ئەوەی خاڵە سنووریەکان ببێ بە سەرچاوەیەکی بەهێزی داهات بۆ هەریەمی کوردستان. دەسەڵاتدارانی حەزب ئێستا مەسوول نەماوە بڵێ مەکتەب سیاسیەی کاوانە، موەسسە مالیەکانی حەزب، کۆمپانیا گەورەکانی حەزب دەستیان خستە بینە قاقەی بۆ کۆکردنەوەی پارە بۆ خۆیان.